سڵاوتان نەبێت لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ یەکشەمە قوبا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان سەردانی قەزای پێنجوێنی کرد و بەشداری کرد لە ناساندنی کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان لە وتەیەکدا ڕایگەیاند هاوپەیمانی یەکێتی و گۆڕان تەنیا بۆ هەڵبژاردن نییە، بەڵکو دوای هەڵبژاردنیش بەردەوام دەبێت. ڕاشیگەیان بەرەو هەڵبژاردنێکی چارە نووساس هەنگاو دەنین تا بتوانین باشترین و بەهێزترین نوێنەری هاوپەیمانی کوردستان بنێرینە بەغدا تا بەرگری لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. دادوەر جەلیل عەدنان خەڵەف سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە حکوومەتی عێراق بڕەپارەیەک وەک هاندان و پاداش دەدات بەو کەسانەی کە تاوەکو ئێستا کارتی دەنگدانیان وەرنەگرتوێتەوە. دەژڵێت بڕیارەکە بۆ ئەوەیە تاوەکو کەسەکە پەلە بکات لە وەرگرتنەوەی کارتەکەی تا بەشداری لە دەنگداندا بکات. ئێحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق بە ئاژانسی هەواڵی عێراقی وتووە پێویستە حکوومەتی عێراق 250,000 بەرمیل نەوتەکەی کوردستان بە نرخی سۆمۆ یەکلا بکاتەوە و لە کۆمپانیای سۆمۆ یادەشتێک ئاڕاستی وەزارەتی دارایی کراوە بۆ جێگیرکردنی ئەو بڕەپارەی پێویستە لە نەوتی هەرێمەوە بەدی بێت. وتیشی بەهۆی کەمی داهاتی بەنزینی هەرێمی کوردستان ڕێکەوتن کراوە لەگەڵ کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتەکانی هەرێم تا ڕۆژانە 1 ملیۆن لیتر بەنزینی ئاسایی بنێرێت لەگەڵ ئامادەکردنی وێزگەی تایبەت بە بەنزینی محەسان بە هەمان نرخی هەناردەکردن. ئەمڕۆ یەکشەمە ئاژانسی هەواڵی عێراق بڵاوی کردەوە پارێزگاری ئەنبار عەلی فەرحان دلێمی سکاڵای یاسایی لەسەر 5 لە بەشدارانی کۆنگرەی ھەولێر دەرکردووە کە داوا کرا بوو عێراق پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە. ئەوەش هاتووە ڕێکاری یاسایی بەرامبەر هەموو بەشداربوان دەگیرێتە بەر لە کاتێکدا کە ناوی تەواوەتیان زەنرا. ئەمە لە کاتێکدا ڕۆژی هەینی ڕابردوو کۆنگرێک بە بەشداری نزیکەی 300 کەسایەتی عەشایری سوننە و شیعی عێراق لە شاری ھەولێر بە ناونیشانی کۆنگرەی ئاشتی و چاکبوونەوە ئەنجامدا. لە میانی بەرنامەیەکی کەناڵی ئاسمانی ئارتی سەبارەت بە هاڕەشەکانی ئەردۆغان دژ بە جۆ بایدن و پڕچەکردنی دەسەڵاتە کوردیەکەی کوردانی ڕۆژاوا مەهدی ئەفیفی ئەندامی پارتی دیموکراتی ئەمریکی ڕایگەیاند ئەردۆغان پێیوا بوو بە خۆهاویشتنە ئامێزی ئەمریکا یان رووسیا شتێکی دەست دەکەوێت. ئەمریکاش پێی وایە تورکیا ئەو سیاسەتی دووفاقی بۆ ناچێتە سەر. ئەفیفی ڕوونی کردەوە کە ئەردۆغان لە گرفتێکی گەورەدایە لە دوانەکانی ئەم دوایەشی دژ بە ئیدارەکەی جۆ بایدن تەنها بۆ پەیداکردنی پشتیوانی ناوخۆیی تورکیایە، هەر بۆیە هیچی لە واشنتۆن دەست ناکەوێت. هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوەربن.